سڵاوتان لێبێ بینەرانی ڤار میدیا. ئێستا ئێمە لەسەر پردی کۆنی بنەسڵاوەین، ئەو ڕێگایی کە لە دووسایدی لاوان یاخود لە هەولێرەوە بەرەو بنەسڵاوە دێت. وەک لە دیمەنەکان دەیبینن ئەم پردا بە تەواوەتی داخراوە بەهۆی ئەوەی کە ئاوێکی زۆر ئاستی ئاوی ڕووبارەکە یاخود بەستەکە بەرز بۆتەوە. وەک دەبینن پێشتر هاتوچۆ بەم ڕێگایەدا زۆر ئاسایی بوو، بەڵام ئەگەر لە دیمەنەکان ببینن ئاوێکی زۆر بەم بەستەدا دێت، واتە ئاستی ئاوی ئاستی ئاو ئەوەندە بەرز بۆتەوە کە یعنی مرۆڤ ئەگەر لە نزیکەوە بیبینی سامی لێ هەنیشێ، لەبەرەوەی کە ئاوەکە زۆر بەرزاگەر شۆخەکە ڕووناکاییەکە بەرز نیشانەیەوە بدەم ئەوەی دەیبینن ئەمە ئەو پردەیە یاخود بڵێن ئەو پردەیە کە پێی دەڵێن پردی کۆنی بنەسڵاوە کە هاوڵاتیانی خەڵکی دانیشتوانی بنەسڵاوە لە هەولێرەوە کاتێککە دەگەڕێنەوە بەسەر ئەم شەقامەدا بەشێکی زۆریان بەو ڕێگایەدا دەگەڕێنەوە، یاخود وەک دەبینن بەشێک لەو سیاجەی کە لێرە بوو لەگەڵ خۆی بردوویەتی ئاوەکە زۆر بەهێزە. ئەمە نمونەی یەکێکە یاخود شوێنێکە لەو بارانەی کە ئەمڕۆ هەولێری گرتوێتەوە. دیارە ئەمڕۆ پارێزگاری هەولێر باسی لەوە کرد کە لە کاژمێر 6 ئێوارە بە پێی ئەو پێشبینیانەی کە هەن لە کاژمێر 6 ئێوارە شەپۆلێکی بەهێزی بارانبارین شاری هەولێر و دەوروبەری دەگرێتەوە و ڕەنگە ئەو بارانبارینە تاوەکو 6 بەرەبەیان بەردەوام بێت و ئەگەری هەیە ئەو بارانە تاوەکو 6 بەرەبەیان بەردەوام بێ. بۆیە هۆشداریدایە هاوڵاتیان و دانیشتوانی شاری هەولێر کە بۆ کاری پێویست گرنگ نەبێت ڕوو لە دەرەوە نەکەن، لەبەرەوەی کە مەترسی هەیە وەک دەبینن لە بەشێک لە شارەکان یاخود لێرە و لەوێ کە ئۆتۆمبیل ڕووبار ئۆتۆمبیل دەبا، ئاژەڵ دەبا، مرۆڤ دەبا، ینی ئەمە جۆرێک نییە لە یاری، بەڵکو ئەمە کارێکی سروشتیە، ئەمە خەتەریات و مەترسی بۆ سەرژیانی تاکەکانی کۆمەلگایە. بۆیە لەو کاتانە دەی کە بارانی بەهێز بەڕێوەیە پێویستە هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە چوونە دەر مەگەر بۆ کارێکی پێویست نەبێت. و ئەم ساڵ خۆشبەختانە بارانێکی زۆر شاری هەولێری گرتەوە، یعنی بە پێی هەر ئەمڕۆ کە پارێزگاری هەولێر ئاماژە پێکرد لە 24 کاژمێری ڕابردوودا 50 ملیمەتر باران لە شاری هەولێر باریوە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە و هەروەها بەشێکی زۆری ئەو پۆند و بەستانە یاخود ئەو پۆند و بەنداوانەی کە دروست کراون لە شاری هەولێر زۆربەیان سەرڕێژ بوونە، یعنی پۆندی کەسنەزان هەیە لە کەسنەزان لە مۆنمنت دەمێکە سەرڕێژ بە پۆندی ڕێگای هەنارە چەمرگە، ینی هەمویان سەرڕێژ بوون. ئەمە مانایەوەیە کە بارانێکی زۆر ئەم ساڵ باریوە، بە تایبەتی بارانی بەهار کە بارانی بەلێزمە و بەخوڕ دەبارێ، ئەمە وای کردووە کە ئاو لە زۆربەی بەست و ڕێڕەوەکان کۆ بێتەوە. ئەگەر بێت و ینی ساڵانی ڕابردوو کاتێک کە ئەو بارانە دەباری یاخود ئەگەر 2 کاژمێر بارانباری وایە، ئەوە گرفتێکی زۆر یاخود ئاوەیەکی زۆر لە کۆڵانەکانی هەولێر کۆ دەبوویەوە، ینی هاوڵاتیان زیانێکی زۆریان بەردەکەوت. بەڵام ئەم ساڵ ئیدارەی هەولێر توانی ڕێڕەوە ئاویەکان لا بدا پاک بکاتەوە، هەروەها ئەو شوێنانەش بڵێن ئەو بربەستانە لا بدا کە دەبوونە هۆی کۆبوونەوەی ئاو زیانگەیشتن بە هاوڵاتیان. ئەم ساڵ بە بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو هەولێر تا ئاستێکی باش سەلامەتی یاخود مەترسی ئاوی لەسەر کەمترە، بەڵام ئەوەی هەیە ئەمڕۆ بارانێکی زۆر بەهێز دەبارێ، هەرچەندە پێم وایە زۆربەی شارەکانیشی گرتوتەوە، بەڵام هەولێر ینی هیچ پێم وایە خۆم بیرم نایە هیچ ساڵێک بەو شێوازە بوو بێ کە ئەمە کە دەیبینن یەکێکە لەو شوێنانە، ینی ئەم ساڵ بەوتەی شاید حاڵەکان و وتەی هاوڵاتیان ئەمە سێمین جارە ئەم بەستە سەرڕێژ دەبێت، بەڵام ئەم جارەیان لە هەموو جارێک بەهێزتر و ڕشتر و تونترە و ئاوەکە زۆر زیادی کردو. ئاستی ئاوی لەو شوێنە زۆر بەرز بۆتەوە و تیمەکان من بیرم کرا ئاماژە بۆ بکەم ئەوەی کە گەر کامێرەمانەکە هاوکارم بێ تیمەکانی شارەوانی لێرەن. ئەمە
ئەم تیمەن تیمی شارەوانی وهروەها پۆلیس هەمویان لێرن بۆ ئەوەی کە ئەم ڕێگەیان داخستووە بۆ ئەوەی هاوڵاتیان لێرە هاتو چۆنەکەن یاخود نزیک نەبنەوە لانی کەم نزیک نەبنەوە لەو بەستە لەبەرەوەی مەترسی زۆری هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان تیمەکانی شارەوانی بنەسڵاوە لێرە لە ئامادەباشینە بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو یاخود نەخوازراو و هۆشداریان داوەتە هاوڵاتیان کە لێرە نزیک نەبنەوە و ئۆتۆمبیلەکان ئەوە دەلایەک یعنی ئۆتۆمبیل بۆی نابێ بە هیچ شێوازێک لێرە نزیک بدەوە هاوڵاتیانیش بۆ وێنەگرتن جاروبار سەیریان بەنداوە دەکەن بەڵێ ما دوای زانیاری سەبارەت بە ڕەوشی کەش و هەوای شاری هەولێر کە ئێوارە پارێزگاری هەولێر ئاماژەی بەوە کرد کە بەڵێ بارانێکی بەهێز بەڕێوەیە بە پێی پێشبینیەکانی کەشەوە لە کاتژمێر 6ەوە تاوەکو 6 بەرەبەیان بارانەکە دەست پێ دەکا و هاوڵاتیان بۆ کاری پێویست نەبێ نەستنە دەرەوە ڕەنگە بارانەکە تاوەکو 6 بەرەبەیانی بەردەوام بێت و هاوڵاتیان سەلامەتی خۆیان لە بەرچاو بگرن و ڕوو لە دەرەوە نەکەن ئەمە دوای زانیاری سەبارەت بە کەش و هەوای ئەمڕۆی شاری هەولێر.